سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین. ئێمە لە گەرمیانەوە هاتوین بۆ دەڤەری بارزان، سەردانی دەڤەری بارزانمان کرد و لەخوا بەزیابێ شوێنێکی گەشتیاری و خۆشە، خزمەتگوزاری باشی بۆ کراوە و لە دەڤەری بەرزان گەڕاین و هاتین بۆ ئەشکەوتی شانەدەر. ئەشکەوتی شانەدەریش ئەمە یەکەم جارمانە بیبینین، حرسمان کرد هەر بە لە تەلەڤیزۆن و بە بیستومان حەزمان کرد خۆمان بە واقعی بیبینین. شوێنێکی مێژوویە، خۆی خۆشە شوێنەکە کە نەتبینیێت و بیبینیت خۆشە، هەستێکی خۆشمان بینی. بەڵێ ئەو ڕێگە دوورەی بڕیمانە یعنی چۆن بڵێ ماندووبوونەکەمان نەما، ڕاستیەکە یعنی پێمان دڵخۆش بووین. من قەڵازیم لە قەڵەزێن خەڵکی قەڵازین لە هەولێرە دادەنیشین هاتووینە دەڤەری بارزان بۆ ئەشکەوتی شانەدەر. جا داوا دەکەم خزمەتگوزارێکی باشی بۆ بێت، جا تەلەفریک بێت، زۆر ئەوە هەیە ئێستا لە شوێنان بە پاسی گچکە دیت خەڵکی دێن و دەبن، هەشتێکی ئاوادابینکەن زۆر شتێکی نایە بوو جوان دەبێت، هەم بۆ دەڤەرەکەیان هەم بۆ خەڵکیش پێویستە.